خۆشەوی سەرۆک دەزانن دواترین مشتومەڕۆی سەرۆکایەتی لە نێوان سەرۆک ترامپ و جۆ بایدن جێگەری پێشووی سەرۆکۆمبار لە زانکۆی بێڵمۆند لە شاری نەشڤیل لە ئیالەتی تەنەسی بەڕێوەچوو. ji bo şirovekirinan em میوانداریya دکتۆر کرمانج گوندی سەرۆکê rêberetiya perwerdê li Zankoya Tennessee State dikin werwesa دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفیسۆر li یونیەن کۆلێج li نیویۆرکê. دکتۆر کرمانج باجەمتە dest pê bikîn dibeyt li bajarê we bû we çawa dî? وەکی ئێوە بی لە هەر باژارێکی دیبیتن بەس وەکی ئەوە ئاماژە پێکرد لە ڕەفتار هەردوو لا باشترکردن بە هەڵسەنگاندن لەگەڵ دبەیتایەکێ لێ بە گفتار ترامپ دەرەو زۆرترکردن. بۆ نمونە گوت ئەگەر ما یعنی ئەگەر ئەو وەکو کرێدت بۆ خۆ حساب کرد و ئەگەر ئەو زوو خەمخۆری لەوێ کارەساتە کۆرۆنایە نەخاربایە 2.2 ملیۆن خەڵک دەمردن. ئەو ئامارە ژورنالیستێک ریپۆرتێکی ئینگلیستانێ نوویسی بوو وەختی تازە کۆرۆنا سەر هەڵدا لە ئەمریکایە وەکو هوشیاریەکدا دەوڵەتی ئەمریکایەک و ئەگەر هۆن زوو بە خۆڕانەگەن لە ماوەی 6 مانگە تا ساڵێکی 2.2 ملیۆن خەڵک دەمریتن. لێ دیسانژی ئەو جۆرە ئامارانە جێ گومانێنە چونکە دەقیق نینە. لێ دیسانژی ترامپ بۆ بەرژەوەندیە خۆ تشتەکە تویست کرد و بەکاری ئیناک و گوایە ئەگەر نوکە 220 زیاتر لە 220,000 خەڵک مردینە نەکوی چ نەبوو. ئەوەش دیتنا من لایەنێکی نائینسانیە و مرۆڤی نیشاندا کو یەک نەفەر حتا ئەگە یەک ژیان مەحو بکرێتەوە زۆرە وەختێک دێتە سەر ئەوەیە تو حسابی ئەو مرۆڤە بکەی وەکو ژن وەکو مرد وەکو دایک وەکو باب وەکو خوشک وەکو برا ئەوانە هەمویان ژیانیان هەیە خانەوادەیان هەیە کوتوبەی بێژی ئەگەر ما شۆل نەکردبایە خەم نەخواربایە 2.2 ملیۆن دەمردن بەوەی کە 220,000 بردینە شتێکی ئەو تۆ نییە. بابشین لای دکتۆر سەلاحەدین. دکتۆر سەلاحەدین مەبەست لە مشتومەڕەکانی دوێنێ شەو ڕوونکردنەوەی پلاتفۆرم و یاخود کارنامەی هەرکام لەو کاندیدانەیە. تا چەند ئەوانە سەرکەوتوو بوون لە ڕوونکردنەوەی دووبووچوونیان و ڕاکێشانی خەڵک بەرەو لای خۆیان. کارێکی باشتری کرد لەوەی و بتانیتن پەیامی خۆی پلانی خۆی بە تایبەتی لەبارەی کۆرۆنا و ئابووری باشتر بە خەڵکی ئەمریکایە بگەیتن هەرچەندە دانەڵد ترامپ هەولی دەدا بەردەوام خەتاباری بکات و 8 ساڵ لە سەرای سپی بووی وەکو جێگری سەرۆک بۆ نەتکرد زیاتر دەیویست وا لە بەیسی خۆی بکات لە پێگەی خۆی بکاتن کە ئەو مرۆڤە بایدن ڕاز ناکاتن ئەوەی کە دەیڵێتن کاتی هەبوو 8 ساڵ لە سەرای سپی وەڵام نەیکردی ئێستا دێ دەڵێ ئەوە دەکەم و ئەوە دەکەم. بەڵام ئەوەی کە بایدن کردی لەو دبەیتە کارێکی باشی کرد بەوەی کە لە سەرخۆتر ڕاوەستا زیاتر جەختی دەکرد لەسەر بەرنامەکەی خۆی هەتا ئەوەی هەرچەندە هەدایان هاوێشتەیەکدری کەم یا زۆر بەڵام زیاتر ئەو متەمەرکز بوو لەسەر پلانەکەی خۆی بەوەی کە بە خەڵکی ئەمریکای ڕابگەینیتن. ئایا دبەیت تا چه ئەندازەک ڕێی خەڵک دەگۆڕیتن ئەم پێم وایە بۆ ئەو بێلایەنانەی کە چاوەڕێی ئاخرین دبەیتیان دەکرد بایدن باشتری کرد بە تایبەتی لەسەر ئەوەی کە گوتی لە لای من ویلایەتی شین و ویلایەتی سۆر نینە لە لای من ویلایەتەکانی یەکگرتی ئەمریکایە پێم وایەمەکی بەهێز بوو. گەلک جاری مەژ بایدن دەبیهیست و چاوا دەخواست یعنی مەسەلا کەسایەتیا خۆ دەگەل کەسایەتیا ترامپ هەفبەر بکە. لێ تشتێک دی یەک سرنجی ڕات کێشان دەمی هەڵبژاتنە شەویری ترامپ نەبتنی ئێریشی بایدن دەکرد لێ ئێریشی ئۆباما دەکرد ئێریشی نانسی پەلۆسی سەرۆکە ئەنجومەنی نوێنەران ئێریشی ساندرس دەکرد لێ بایدن بتنی ترامپ دەکرد بۆ ئارمانجاخوا تو بێژی ئەو سەرکەتی بوو دوێدا بایدن سەرکەتی بوو لێدا چونکە دەبەیتەکە لە بینی بایدن و دەبەی لە بایدن و ترامپی بی
نانسی پەلۆسی یا ئۆباما چ پەیوەندێک بێ مۆزوعی نەبوو ئەوە بێژم ترمپ بەو شۆلێک و دەکرد و بەردەوام لە چارچێوەی دیبەیتی دەردەکەوت زیاتر زربە لە خۆدا لەوەی و خزمەتا خۆ بکاتن و زیاتر لە پلانی خۆ باغوید و دەریش کەوت ئەو مرۆڤە چ پلان نەبوو بۆ 4 ساڵی ئایندا ئەوەی کو دگۆت زیاتر بێ بنەما بوو خەتابارکردنی بایدن و خانەوادەی بایدنی بکو پارە وەرگرتینە لە رووسیای لە وەختێک FBI هەموو ئەو ئیمەیلانە بەرێ خۆدای تێرە ژێوە کۆلیا پاشان ریپۆرتی FBI بێژیتن ئەو ئیمەیلانە هەمووی سکیچن لەلایەن دەوڵەتی رووسیای هاتیینە چێکرد. دکتۆر سەلاح گوێت لێمانە؟ بەڵێ باشە لەسەر تەلەفۆنەکە بڵێ زۆر باشە. دکتۆر سەلاحەدین لە بەرنامەی دوێنێ شەو 6 بابەتی سەرەکی هەبوو کە مشتومڕیان لەسەر بوو تا چەند بایدن و یاخود ترامپ توانیان بۆچونی خۆیان ڕۆ بکەنەوە بۆ ئەوەی هاوسەنگەکە بگۆڕن. بەڵێم پێم وایە لە ڕووی ناوەڕۆکەوە شتێکی ئەو تۆ نەگۆڕا ئەم جارەش لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی با بڵێن نمایشکردنەوە لە ڕووی ڕوخسارەوە هەندێک شتەکان گۆڕا گینەوەکوتر شتێکی تازە لە ئارایە نەبوو ئەوەی کە هەیە با بڵێن ترامپ بەردەوام بوو لە بەکارهێنانی هەمانە و تاکتیکانی پێشوو کە دووبارەکردنەوەی هەندێک ئیدیعای با بڵێن بێ بنەما بێ بەڵگە هەم دژی بایدن هەم دژی دموکراتەکان بەگشتی لە کاتێکە بایدن زیاتر هەڵی دەدا مەسەلەن ژمارە پێشنیار بکاوە بخاتە ڕوو با بڵێن بەرنامەی دیاریکرا شتی کۆنکریتی نمونەی کۆنکریتی بەڵام ئەوەش کە معلومە ئەوەیە کە با بڵێن ترامپ زیاتر ویست لە ڕووی کارکتەرەوە با بڵێن زیاتر تەنگدەر بەدەست بێنێ. دکتۆر سەلاحەیەک بابەتێکی دیکە کە زۆر سرش ڕاکیش بوو سەرۆک ترامپ دووبارەی دەکرد چەندین جار دووبارەی دەکرد هەڵبەتە دکتۆر کرمانج باسی کرد نازانم تۆ ئەجل لێ بوو لەسەر خەتا ئەو وەختا کێشەمان هەبوو لەگەڵ ئەسکایبی تۆوە سەرۆک ترامپ هەم دووبارەی دەکرد کە 47 ساڵە بایدن لە سیاسەتدا هیچی نەکردووە 8 ساڵیش جێگری سەرۆک بوو هیچی نەکردووە ئەم دووبارەکردنە ئەم استراتیژیە کە پەلاماری بایدن بداتن ترامپ سەرکەوتوو بوویانە تا ڕادەیەک بەڵام ئەوە شەرگەڕێتەوە هەڵەی با بڵێن دموکراتەکان کە کاندیدەکەیان چیە دیارە بایدن تەجروبەیەکی زۆری هەیە بێگومان زانیاریی زۆر زیاتری هەیە لە سیاستکردن هەم بە دیوی ناوە هەم بە دیوی دەرەوە بەڵام ئەو شتانش دروستە لە حاڵەتی وایە چکە زۆربەی ئەم دیبەیتانە مەسەلەکەش زیاتری شانۆگەریە وەنیا مەسەلەکە ئەوەیە کە ئەو کەسەی تر کە با بڵێن نەوبەری دیبەیتەکەی توانێت دەمودەست بێتە وڵام ئەتوانێت پەلە بێتە وڵام واتوانێت قەناعەتکەر بێنێتە بەردەست ئەگینە وەکوتر شوێنگەی بایدن زۆربەی ئەمریکیەکان بۆوە زۆربەی ئەمریکیەکان بزان کە شوێنگەی بایدن بێسترە بەڵێ. دکتۆر سەلاح بەهاربێنە لای تۆ کۆرۆنا و ئابووری پێکەوە گرێدراون تا چەند ئەوەی کە ترامپ ئەنجامی داوە ئایا بایدن لەوە زیاتری پێ دەکرێت؟ بایدن لەوە زیاتری پێ دەکرێت پێم وایە و کە ئێستاش لە با بڵێن لە پێش ترامپەوە لە پۆڵەکانم ئەوەیە کە بەواچە زۆرتر خەڵک یا خەڵکی زیاتر ژمارەیەکی زیاتر بە شێوەیەکی هەڵبەتە جیجی پێیان وابێ کە بایدن زۆرتری پێ بکرێت لەبەرەوەی ترامپ لە سەرەتاوە چەند هەڵەیەکی کردووە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بەلای ڕاستە مەیلی ڕاستیان هەیە یا ڕاستڕەون چ لێرە چ لە ئەوروپا چ لە ئەمریکای لاتین کەمتر ئەم مەسەلەیان بە جدی وەرگرت و جۆرێک لە تەناقض دروست بووە لەگەڵ مەسەلەی با بڵێن ماسک و ڕاوشتانەیە ئەم مەسەلە ئەمە ئێستا بۆ تشتێکی جدی خەریکە وەکو شتێکی مەذهبی سیاسی لێدێت. دکتۆر کرمانج گەلک کەس نەهادە خەمە هەندێک دەنەک و شەڤە هەڵبژاتنەکوها هەلبەتە بوویە ئەنجامتین ڕاگەهاندن لێ دیسان گەلک نەهادە خەمە هەندێک دەنەک و دشەڤە هەڵبژاتنادا ئەنجام نەئێنە ڕاگەهاندن و کێشە دروست بن
هەتا چەندی ئەف احتیمال هەیە؟ کێم ئەس باوەڕم لە وای پرۆسێسی دەنگدان و ڕاگەهاندنە ئەنجامی دەنگدانێ ئەنە باوەڕم کێشەی تەکنۆلۆژی هەبیتن لێ هەتا ناژی دەبەرە خۆدایە بایدنژی ئاماژە پێکرد و رووسیا دەوێتن جارەکە دی وەکی ساڵە 2016 ئەنجامی هەڵبژاردنێ بگۆڕیتن لێ ئەو سەر هەندێک شۆڵکەن کو نەهێلن ئەو تشتە جارێکی دی ڕووی بداتن وەکی دیژی هەمی تشتێکی احتیمالی هەیە ئەخۆ ترەم گوتیەگە لە جارێک و ئەو هەڵبژاردنە دەستکاری کرایە هاتیتە کۆنتترۆلی وەزنەتی جاوی قەویل ناکەم لێ ئەم گەرەکە ڕاوەستینە تا سێ هەیە نۆڤێمبەرێ بزانینێت چ تشتەکەم دبینین بینی بایدن و ترامپی. باش دکتۆر سەلاحەدین ئێمە زانین 12 ئیالەت یەکلاکەرەوان ئایا لە دەرەنجامی دوێنێشە خۆیان یەکلا کردەوە لە لایەکی ترەوە بۆ ئەستانیەک یا ئیالەتی وەکو تەکساس کە نزیکەی فەرەتر لە 29 میلیۆن کەسیا یان فلۆریدا فەرەتر لە 21 میلیۆن کەس بەراورد بکەین لەگەڵ مەینا کە 1 میلیۆنە یەکلاکەرەوان. بەڵێ لەبەرەوەی ژمانێکی زۆر خەڵکی با بڵێن بڕیار نەدراو هەیە هێشتا یاوانێکی هێشتا بڕیاریان نەداوانێکی هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە و عادەتەن لەم جۆرە دەنگدانانەیە ئەو ژمارەیە با بڵێن ئەو پەراوێزە کە وەکو ژمارە کەمە وەکو ڕێژە کەمە بەڵام وەکو با بڵێن توانای بڕیاردان لە گۆڕینی ئەو هاوسەنگیەیە کە تاکو عادەتەن هەفتەی یا دو هەفتەیە تەنانەت دوا ڕۆژەکانی پێش دەنگدان بەردەوام دەبێ ئەو دەنگدانان ئەو کەسان ئەو دەنگدەرانە ئەو هاوسەنگیە دەتوانن بگۆڕن لەبەرەوە چەند وڵایەتێکێ هەمیشە با بڵێن کاندیدەکان تەرکیزیان زیاتر لە سەریانە و وەکو جەنابیشت باست کرد دەڵبەت فلۆریداڵەوانێ دکتۆر کرمانج بابەتی مێداوی لەسەر مەسەلا تاکسێ باجاک و کێشە لەسەرەک و سەرۆک ترامپ نەدایە حکومەتە فدرالی دوێنادا ئەنظام حتا چەندێ بایدن شیا وێ چەندی وێ باوەڕێ دروست کە دڵجەم خەڵکی و سەرۆک نەحەقە دەبێنن یان سەرۆک فندوفێل کردنە چونکە گەلێک جاتی بەحسکردن و بەڵکی ڕێی باوەریە گەلێک خەڵکان ناگۆڕا بابەتە. ئیجازە بدەیت تشتێکی سەر ویلایەتێن لە یەکلاکەرەوە بێژم مانات و فەرمو و چکوارە دەقێکمان مایە و باشە ئەو ویلایەتێک یەکێکرەوە پەیوەندی بە زۆری خەڵک نیە لە ویلایەتە ئەو ویلایەتانە نەکو نە دیموکراتن نە کۆمارینە دەشێتن بۆ هەر یەکێک لەوان بچیتن. مەسەلا تەکسی جارێکی دی بایدن ئاماژە پێ کرد و 2016-2017 750 دۆلاردایە و لە بەرێژی کێمترین تەکسدایە بە هەڵسەنگادن لەگە خەڵکی نەدی بە پێم وایە جارێکی دیتە شۆلێکی باش کرد و جارێکی دی ئەو مەوزوعە بیرا خەڵکی ئەمریکایە ئیناوە و دیتە نامەنەک خەڵکێکی کارێگەرێتی دەبیت. باڵێ دکتۆر کرمانج گوندی سەرۆکێ ڕێبەراتیە پەروەردەیە لە زانکۆیە تەنەسی و دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفیسۆر لە زانکۆیە یونیەن کۆلێج لە نیویۆرکی بە کوردکۆنێکشن ڕامبوو گەلەگەلەک سپاس بۆ هەردووە.